ساختەکارێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرا بوو. باوڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانی ساختەکاری لە ئەنجامی هەڵبژاردنەی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەن و پێشوەختە 30 کورسی پەرلەمانیان باوکاری ئێران و گروپە شیعەکان بۆ مسۆگەر کراوە و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم بابەتە هۆشیاری دەدات. دوایەوەی پێشتر پارتی دیموکراتی کوردستان چەند جارێک ڕایگەیان هەوڵی دەستێوەردان لە ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەیە. ئەمڕۆ بە بەڵگا ئەوەی پشتڕاست کردەوە کە لە تۆمارێکی دەنگیدا باوڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی قسە دەکەن. باوڵ دەڵێت لە ڕێگەی پشتیوانەکانمان کە مەبەستلەی ئێران و گروپە شیعیەکانە 30 کورسی بۆ یەکێتی مسۆگەر کردووە. لەو تۆمارە دەنگیەدا باوڵ تاڵەبانی سوکاتی بە دایکی شەهید و ئەنفال و پێشمەرگە دەکات. بە بێڕێزی باسییان دەکات و دەڵێت پێویستم بە دەنگی یەک کەس نییە و کورسی پەرلەمان بۆ من دیاری کراوە. دەچن دەنگ بە کێ دەدەن بابیدەن، من لە کەس ناپاڕێمەوە، کورسیەکانی خۆم وەرگرتووە. ئەمەش وەکو دەرخەی ئەوەیە کە پێش هەڵبژاردن یەکێتی بە پشتیوانی چەند لایەنێک ساختەکاری دەکات. پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم بابەتە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و بازنەوە دەکات. سەرەڕای هەموو ئەو بێڕێزی و سوکاتی باوڵ تاڵەبانی بە خانەوادەی شەهید و ئەنفال و پێشمەرگەی دەکات. هەوڵی تەزویر و دیزاینکردنێکی ساختەی هەڵبژاردن دەدات و لەم ڕێگەیە حەقیقەتی ئەو دووبرا هەڵتۆقیوەی سیاسەتتان بۆ ئاشکرا دەکەیت کە ڕۆژێک بە کوردایەتی زەحمەتیان نەکێشاوە و هەرچی تێکۆشەری حیزبەکەیانە سوکایەتی پێدەکەن و دەریان کردوون. پارتی ئاماژە بەوە دەکات باوڵ تاڵەبانی و قوبا تاڵەبانی دەیانەوێت لە ڕێگەی ئەم جۆرە پلان و سەقفە دوژمنکارانە دژی هەرێمی کوردستان کار بکەن و ناوبانگی دیموکراسی ئەزموونی هەرێمی کوردستان ناشرین بکەن.